سڵاوتان لێ بێ بەڕێزان. چۆنەتی ناوهێنانی ناوچە کێشەلەسەرەکان گرژی ئەم جارەی نێوان هەولێر و بەغدای ئالۆزتر کرد. بەڕێزان دوێنێ بە بڕیارێکی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بڕیاردرا کە لەبەری ناوهێنانی ئەو ناوچانەی کە سەر بە مادەی 140 لە جیاتی ئەوەی کە بڵین ناوچە جێناکۆکان بوترێت ناوچە کوردستانیەکانی دەرەوەی سنووری هەرێم یاخود ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم. لە ئێستادا وەک ئاماژەمان پێدا ئەمە لە کاتێکدایە کە بڕیار دراوە کە بەپێی بەیاننامەیەکی جەلال تاڵەبانی سەرۆکۆماری عێراق ڕێکەوتنیە کراوە لە نێوان سەرۆکی هەرێم و سەرۆکوەزیرانی عێراق کە هەڵمەتی ڕاگەیاندن ڕابگیرێت. بەڵام ئایا دووبارە ناوهێنانی ناوچە کێشەلەسەرەکان ئەو هەڵمەتانە دەست پێ دەکەنەوە بەپێی ئەو ناوهێنانە؟ لە ئێستادا بەکارهێنانی ئەم دەستەواژەیە بە بڕیارەکەی سەرۆکی هەرێم بێگومان پاش پێشنیازێکی نووسەرێک بوو لە وتارێکدا ئەمڕۆ نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق وەڵامی ئەو بڕیارەی سەرۆکی هەرێمی دایەوە و ئاماژەی بۆ داوە کە ئەم بڕیارە یاسایی نییە و جورئەتێکی گەورەشە چونکە باڵاترین بەڵگەنامەی عێراقی پێشێل کردووە کە دەستورە. نووسینگەی نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق لە بەیاننامەیەکدا کە ئەمڕۆ دەری کردووە ئاماژە بۆ دەکات لە چوارچێوەی ئەو پێشێلکاری دەستوریانەی کە ئیداری هەرێمی کوردستان ئەنجامی دەدات لەسەر ئەو دەستورەی کە گەلی عێراق دەنگی لەسەرداوە و سەرجەم هێزە سیاسیەکانی عێراق بەڵێنیان داوە پارێزگاری لێ بکەن. سەرۆکی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکردووە کە سەرجەم ناوچە تێکەڵەکان وەک ناوی بردووە کە دەستور بە ناوچە کێشەلەسەرەکان ناوی بردووە دەڵێت سەر بە هەرێمی کوردستانە. بەڵام بەڕێزان لە بڕیارەکەدا لە بڕیارەکەی سەرۆکی هەرێمدا هاتووە کە دوای ئەوەی هەندێک بەرپرسی باڵا لە حکوومەتی عێراق پاشگەز بوونەتەوە لە بەکارهێنانی دەستەواژەی ناوچە ناکۆکی لەسەرەکان وەک ئەوەی لە دەستوری عێراق داهاتووە لە جیاتی ئەوە لە کارە فەرمیەکانیاندا جۆرە دەستەواژەیەکی تر بەکاردێنن کە ئەمەش ئەوە دەگەێنێت کە مەبەست و ئارەزووی جێبەجێکردنی مادەی 140 دەستوریان نییە. بۆیە بڕیارماندا لەمە و پاش دەستەواژەی ناوچە کوردستانیەکان لە دەرەوەی هەرێم بەکاربێنێت بۆ ئەو ناوچانەی کوردستانی عێراق کە مادەی 140 دەستوری کۆماری عێراق دەیانگرێتەوە. بەڕێزان پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین دەچینە لای من بورهان قانع نووسەر و ڕۆژنامەنووس بۆ شیکردنەوەی بڕیارەکەی سەرۆکی هەرێم هەروەها شیکردنەوەی وەڵامەکەی نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق. سڵاو لێ بێ کاکمەم. ئێوارەتان باش، زۆر سپاس دەکەم. زۆر سپاس کاکمەم. ئەم بڕیارە دوو ڕای لەسەر هەیە. هەندێک دەڵێن ئەمە بڕیارێکی گرنگە و پێویستە بەتابەتی لە ئێستادا، هەندێکی تر دەڵێن ئەمە تەنها کاردانەوەیەکە بۆ ناوهێنانی ئەو ناوچانە بە ناوچە تێکەڵەکان. شیکردنەوەی تۆ بۆ بڕیارەکە. زۆر سپاسان دەکەم سەبارەت بۆی کە ئەم بڕیارە بڕیارێکی گرنگە، خاڵی یەکەمی کە باست کردووە پێویستە، بە بڕای من بڕیارێکی گرنگ نییە و بڕیارێکی پێویست نییە و خاڵی دووەمیانەوەیە لەسەرەوەیان بوەستم کە ئەم بڕیارە بەر لەوەی بڕیارێکی لەو زۆرە دەرکرێ دەبوو سەرکردایەتی یەکێتی و پارتی لە بەغدا لەو کاتێک کە خەریکی داڕشتنەوەی دەستوری عێراقی بوون لە ناو دەستوردا ئەمەیان جێگیر کردایە ئەو ناوچانەی کە بە فیعلی ناوچەی کوردستانین کە بەپێی بەڵگەنامە مێژووی و جوگرافیەکان جەخت لەسەرەوە کاتەوە کە ناوچەی کوردستانین دەبوو لەو کاتەدا ڕێگەیان بە خۆیان نەدایە لە ناو مادی 58 و کاتی قانونی ئیدارەدانی دەوڵەتی عێراقی و لە مادی 130 دەستوری عێراقیدا وەکو ناوچەی جێناکۆک جێگیریان نەکردایە دەبوو ئەو کاتە وەکو ناوچەی کوردستانی دەرەوەی هەرێم فشاریان کردایە، کاریگەریان هەبووە، ئەمەیان جێگیر کردایە. بەڵام ئەم بڕیارە لەم ساتەخدەدا پێم وایە تەنها کاردانەوەیەکە و قووەتی و هێزی یاساییشی نییە و ئەم بڕیارە بڕیارێکی سیاسیە. پێم وانە دەستگاکانی ڕاگەیاندنیش ناچار بکرێت لەسەرەوەی پابەندی بن چ لە ڕووی میدیاییەوە و هەروەها لە ڕووی قانونیشەوە بڕیارێکی ناقانونیە. من کاتێکم قسەیەکەم ئەڵە من بڕیاری سەرۆکی هەرێم لە ناکۆکە لەگەڵ بنەماکانی دەستوری عێراقیدا ئەمە هیوادارم والێک نەدرێتەوە کە من دیفاع لە کارکترێکی سیاسی وەکو نوری مالیکیەکەم کە خۆی لێوان لێوە بە پێشێلکردنی بنەماکانی دەستوری عێراقی و بەشێکی زۆر پێشێلکاری هەیە لە ناو دەستوری عێراقیدا کە یاساناسان قسەی لەسەرەکەن کە نوری مالیکی و قائیمەکەشی و پێوەی پابەند نەبوون. بەڵام کاتێک بۆ نمونە لە لێدوانە ڕۆژنامە نووسەکانیاندا لە ڕاگەیاندنە عێراقیەکەدا کێشەیەک هەیە لە عێراقدا یەکێک لە کێشەکان کە من وەکو میدیاکارێکی بینم کێشەی شەبەکەی تۆڕی میدیای عێراقیە کە لەلایەن باڵێکی بەهێزی شیعەوە کۆنتڕۆڵ کراوە کاتی ئەو تۆڕی میدیای بینی هەستەکەی کە ئەمە نوێنەرایەتی شیعەیەکە لە عێراق. بەڵام کاکمەم ئەو پێویستی کە باز دەکرا ئەگە کاردانەوەش بێت
ئەوەیە کە سەرۆکی سەرۆکوەزیرانی عێراق دەستەواژەی ناوچە تێکەڵەکانی بەکارهێنا. پێت وایە ئەم پێویستیەی کە وەک کاردانەوەیکی سێر بکرێ پێویست بوو گرنگ بوو؟ ئەزای چ شتێکەیە دەکرا ئەمە بڕیاری بۆ دەرنەکرێ بۆی نەوترێ ئەمە بڕیارێکە و ئەم نقطەیەک تۆمار نەکرێت لەسەر هەرێمی کوردستان و دەسەڵات. کەواتە چۆن بووە ئەگە بڕیار نەبووە؟ لەسەر ئەوەی بەڵێ لەسەرەوەی کە دەسەڵات یاریمی کوردستان بە پێشێلکردنی دەستور تۆمەتبار نەکەن دەکرا لەسەر ئەم خاڵە میدیاکانی هەردوو حیزبی دەسەڵاتدار هەندێک لە ناوەندەکانی میدیا یا هەندێک لە کارکتەرە سیاسیەکان و پەرلەمانتارەکان ئەکرا لەسەر ئەو ناوچانە ئەم جۆرە دەستەواژانەیان بەکارێنە هەرچەنەمە پێم وایە شەڕی بچکۆلەیە کە هەندێک لە پەرلەمانتار و کارکتەر سیاسیەکانی عێراق دەیانەوێ هەرێمی کوردستان و سەرکردایەتی کورد بۆ پەرچێشکرد کە خەریکی شەڕی زاراوە بن ئایا مەج ناوچەی جێناکۆکە ناوچەی کوردستانیە ناوچەی تێکەڵەوەکو نوری مالیکی و لایەنگرانی بانگەشەی بۆ دەکەن پێم وایە دیسانەوە وشەی ناوچەی تێکەڵیش دیسانە وشەیەکە ناکۆکە لەگەڵ بنەماکانی دەستوری عێراقیدا بەڵام ئەمە نەکراوە بە بڕیارێک ئەوان تعمیمیکەن وەکو بڕیارێک دەستگاکانی ناوەندی ڕاگەیاندنیان هەان بدەن بەم شێوەیە کار کرد. و من پێم وایە بەکارهێنانی ئەم دەستەواژانە لە ڕێی ناوەندەکانی ڕاگەیاندنەوە هەم لە ڕووی سیاسی و کاریگەریشی وتوی نابێ و لە ڕووی قانونیشەوە بە خێرایی ئاماژەیەکم پێکرد کە چۆنە و لە ڕووی میدیاییەوە مەرج نییە کێشەیەکی لە کوردستانە ئێمە قسە لەسەر بە سیاسیکردنی میدیاکەین لە کوردستانە ئەمە دەبێت سیاسیەکان چیتر وا نەکەن جڵەوی دەستگاکانی ڕاگەیاندن بکەن و ڕای دەستگاکانی ڕاگەیاندن لە سەرویانەوە پێویستە پابەتی میساقی شەرەفی کارکردنی خۆیان بن و ڕەچاوی بابەتی بوون و ڕازگۆیی و بێلایانی بکەن لە ڕووماڵکردنی کارە ڕۆژنامە نووسیەکاندا. من نەزانم خەمی گەورەی کەرکووک و شارەکانی تر خەمێکی نیشتیمانی هەموو هاوڵاتیەکی کوردە. زۆر باشە کاکمە بڵێ دەرکردنی ئەم بڕیارە هاوتەری بوو لەگەڵ بەیاننامەکەی سەرۆکۆماری عێراق کە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی عێراق ڕێکەوتون لەسەر کۆتایهێنان بە هەڵمەتەکانی ڕاگەیاندن. تا چەند پێت وایە دووبارە لە ئێستادا دەستی پێکردوتەوە ئەگەر بینە سەر وەڵامەکەی نوری مالیکیش ئەمڕۆ؟ بەڵێ ئەوەی مالیشی کە ڕوونکردنەوەی داوە لەسەرەوە مەسەلەیە ئێمە ناکۆکە لەگەڵ دەستوردا بەڵام پێم وانیە ئەمە بێتە هۆی هەڵگیرسانی شەڕێکی میدیایی درێژخایەن. ڕەنگە هەندێک کارکتەری دیاریکراو لەملا و لەولا هەندێک قسە بکەن لەسەر مەسەلەیە بەڵام پێم وانیە ببێتە فاکتەرێکی سەرەکی بۆ ئەوەی کە شەڕی میدیایی لە نێوان هەرێم یابنی لە نێوان هەولێر و بەغدایە دروست ببێتەوە. من وای نبینم بەڵام ئەوەی کە هەیە گرنگ ئەوەیە کە ئەم جۆرە دەستەواژانە بە بڕای من دەستەواژەیەکن هیچ کاریگەریەکی نابێت لەسەرەوەی کە کەرکووک بگەڕێتەوە بۆ کوردستان. کردایەتی کورد بوو دەبوو لە کاتی داڕشتنەوەی دەستوری عێراقیدا و کاریگەری ئەوەندە هێزی فشاریە بۆیە کاتێک ئەم دەوڵەتی عێراقیان دروست کردەوە بەشدار بوون لە دروستکردنەوەی دەوڵەتی عێراقی لەو کاتەدا بیانتوانە ببن بە هێزی فشار دەستەواژەگەلێکیان بۆ ناوچانەی کە بەفعلی ناوچەی ڕاستەقینەی کوردستانی بەبێ بەڵگەنامە مێژوویی و جوگرافیەکان کە جەختی لەسەرەکەنەوە دەبوو لەو کاتانەی ئەمانیان جێگیر کرا نەوەک دوای 7 بۆ 8 ساڵ اینجا بیر لەوەکەنەوەکەوە ئەم ناوچانە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێ. من پێم وایە بڕیارێکە نەقوەتی قانونی هەیە و نەقوەتی کێوتوی سیاسی هەیە و لە ڕووی میدیاییشەوە بەش بە حاڵی خۆم وەکو میدیاکارێک هەلا تا سەرێسقان دیفاع لە کوردستانی بوونی کەرکووکەکەم بەس زۆر باشە هەرگیز پاپەر نابم. بەڵێ ئەگەر لەسەر دیوێکی تری پرسەکە قسە بکەین ئەوەیە کە ڕاگەیەنەکان چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەم دەستەواژە. لە ئێستادا ئێنارتی دروشمەکەی ئەوەیە کە ڕازگۆیی هاوسەنگی بوێری ئەگەر بێ بێلایەن بێت چۆن مامەڵە بکە لەگەڵ بەکارهێنانی ئەم دەستەواژانە. بەڵێ بەنسبەت میدیاکان هەڵبەتە بەشێکی زۆری میدیا لە کوردستاندا ئەجێندای سیاسیان هەیە و کەم تا زۆر میدیاکان بە سیاسی کراون لە کوردستاندا و ئەو میدیانی هەڵبەتە سەر بە حیزبەکانی دەسەڵاتدارن بێگومان پابەندە بن بە بەکارهێنانی دەستەواژەیەکی لەو جۆرەوە. من قسەم لەسەر میدیایەکە کە میدیای قسەی ئەوەی کەم ڕێنماییم هەیە و سەرنجم هەیە بۆ هاوپیشەکانم ئەوەیە میدیایەکی پرۆفێشنەڵ میدیایەکی بێلایەن. بۆ نمونە کەناڵی NRT کە من میساقی شەرەفی ئەم کەناڵم خوێندووەتەوە دەخت لەسەرەوە کاتەوە بێت دەستەواژەگەلێک بەکار نهێنرێکە لە ڕووی قانونیەوە دانی پێ نەرابێت دەستەواژەگەلێ بەکار نهێنرێکەوە ناکۆک بێ لەگەڵ بنەماکانی یاسا و بنەماکانی ئیتیکی ڕۆژنامەنووسی و لایەنگیربوونی ئەو کەناڵە بخاتە ژێر پرسیارەوە. بۆیە هیوادارم هاوپیشە و هاوڕێیانم لە NRT و لە کەناڵەکانی تریش کە کەناڵی ئەهلی و بێ وەکو کەناڵی بێلایەن خۆیان ناسێنن پابەند من بەوەی کەوا لەم بەوەی ئەوەی کە لە دەستوری عێراقیدا لەوەی لە شتێک لە دەستوردا لە قانونا ناوێک بەو شێوێن راوە دەکرێ بەو شێوە بەکاری بێنن بەڵام ئەکرێ بخرێتە ئیقتیباسەوە گەر تێبینی هەبوو لە سەریان. بەڵام کاکمە پێت وانییە ئەگەر NRT بەم شێوەیە کار بکە ڕوبەڕۆی ڕەخنێک دەبێتە کە ئەیش
مامەڵەکردنی ڕاگەاندن لەگەڵ بەڵگەنامەکان لەگەڵ حەقیقەتە پێم وایە ئەو حەقیقەتەی کە باز دەکرێت کە بۆ نمونە ناوچەی ئەو ناوچانی کە پێیان دەوتێت ناوچەی جێناکۆک لە حەقیقەتە سەر بە هەرێمی کوردستان یاخود سەر بە کوردستانن بەو شێوێ باسیکەین چۆن ڕەخنە دەگیرێت لێ نارتی کە مامەڵی لەگەڵ حەقیقەتان نەکردووە و حەقیقەتی گۆڕی و ئەگەر ڕەخنەکە وابێت ئێمە لە وڵاتێکداین کە دەستوری عراقیە و بە ئیرادە بە ئیزماعی کۆی هێزە سیاسیەکان و بە دەنگی خەڵک پەسەند کراوە و ئەو مەسلەوەی کە تۆی نووسی بە ناوچە ناکۆک نییە لەگەڵ بنەماکانی دەستوردا ئەگەر ڕێزی قانون ئەگرین بێ بۆ شێوەی پێوی پابەت بین ئێمە میشە مالکی بۆ تۆمەتبارەکەین کە دەستور و قانون پێشێلەکە دەبێ ئێمە میدیاکاران و پێم وایە سیاسیەکانیش لەسەرەوە سەرمەشق بنکەوە پابەت بن بە بنەماکانی دەستور و قانونەوە و ئەگەر کەسێکیش ئەوەندە ساویلکانە تەماشایەوە کا بۆ نمونە لە بەکارهێنانی چەند چێکدا بەم شێوەیە کە لە قانون دەستوراتەوە تۆ بڵێ ناوچە جێناکۆکەکان پابەندی بڕیارێکی لەو جۆرە نەبێ بڵێ ناوچە کوردستانیەکانی دەرەوە یاریمی کوردستان تۆ مەتبارت بکە بە خائین یا بە ڕۆژنامە نووسی نانیشتیمان پەروەر ئەمە پێم وایە زۆر ساویلکانەیەوە تۆمەتێکی بەتاڵە بەڵام کاکمەم دوپرسیارم ئەوەیە شەگەری و بابەتی بوون و پابەتبوون بە بنەماکانی دوپرسیارم ئەوەیە ئەمە هاوشێوەی ئەوە نییە کە بوترێت بە کوردستانی تورکیا بوتێت باکووری کوردستان کە لە کاتێکدا ئەمە لە ڕووی ڕێسە نێودوڵەتیەکانەوە باکووری کوردستان نییە هاوشێوەی ئەوە نییە من قەناعەتم وایە هەموو ئەو چەمکانەی کەوا لە قانونا بەو شێوەی جێگیر کراون پێویستە بەو شێوەیەکو خۆیان بەکاربهێنرێ بۆ نمونە من شتێکتا پێ بڵێم ئەوەی کە پەیوەنددارە بە مەسەلەی بەکارهێنانی چەمگەلێکەوە من یەکێک لەو دامەزراوە میدیای زەبەلاحانەی دنیا کە بیبیسیە یەکێکە لەو کەناڵانی بۆ نمونە هەرگیز دەستەواژەی تیرۆریست بەکار ناهێنرێ چەتە بۆ نمونە بەکار ناهێنرێ قاتیل بەکار ناهێنرێ شەهید بەکار ناهێنرێ وەکو چۆن لە ناو میساقی شەرەفی ئەنارتیشدا دەستەواژەی شەهید قبول کراو نییە تێگەی ئەم جۆرە دەستەواژانە ئەمە زیاتر پرۆفێشنەڵ بوون یا پیشەگەری کەناڵەکە نیشانەدان زۆر مەسائلە خەمەنەکان لەولادێەوە خەمەنەتەوەیەکان نابێت ئەگەر دەستەواژەکە یاسایی بێ بەڵام جەنابەت بەس لۆکە کە ئەمە هەڵەیەکی سیاسیەکان بووە ڕاگەاندن نابێت بە شێوەیەک مامەڵە بکە کە هەڵەکە دەرخا بۆ هاوڵاتی من قەناعەتم وایە لەم لەحزەیە ئیشی دەستگاکانی ڕاگەاندنە لەسەر میشە قسە بکەن ئەمە پرسیاری جەوهەریە ئایا نوێنەرانی کورد لە بەغدا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کە ئێوە بەشدار بوون لە داڕشتنەوەی دەستوری عراقیدا ئێوە بۆچی لەو ساتە وەختانەدا ئیشتان لەسەرەوە نەکرد کە ناوچە جێناکۆکان لە ناو دەستورا جێگیر نەکەن ئەمە یەکێک بۆ لە تاوانەکان لەو هەڵە کوشندانی سەرکردانی سیاسی کردێتی لە بەغدا ئەمانە ناوچەی کوردستانین بەڵام تۆ قبوڵت بێ وەکو ناوچەی جێناکۆک قسەی لەسەر کرێ ناوچەی جێناکۆک وەکو ئەوەیە کە بەڵگەنامەیەک نەبێ ڕاستەقینی ئێمە بشارێتەوە بەداخەوە یەکێک لە تاوانە گەورەکانەوەیە بەرامبەر ئەو بەشە زۆری کوردستان کراوە کە بە ناوچەی جێناکۆک لە ناو دەستورا کراوە پێم وایە بەم جۆرە بڕیارانە کوردستانی بوونی ئەوانە ناگەڕێنرێتەوە و پێم وایە دەبوو پێشتر ئەو عادەتە بگیرایەتە بە لە ناو دەستورا بۆ شێوێ جێگیر بکرێەوە بڕیارێک نییە دیسانەوە لەم کە قووەتی قانونی هەبێەوە بڕیارێک نییە ببێ بە هێزێکی پشاری ئەو تۆ بڕیارێک نییە سەرزەمی ناوەندەکانی ڕاگەاندن پێوی پاس زۆر سپاس بۆ من بورهانقانان و سەر و ڕۆژنامە و سپاس بۆ شیکردنەوەکانت بەڵێ بەڕێزان بێجگە لە پەیوەندیەکانتان بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ ناونیشانی facebook.com/nalya.tv دەتوان ڕاوتی بنووسن سەرنجەکانی خۆتان بنێرن هەکاری ئینگلند دەڵێت نووسێتی هەکاری قانع لە کۆیەوە دەستخۆشی بەنامەکەتانی دەکەم سپاسی دەکەین دەڵێت هیوادارم تەنها بە قسە نەبێ بەڵکو بەکردەوە بیسەلمێنن کە کوردستانیە بەڵێ یەکەم پەیوەندیمان عەلی لە کەلارەوە فەرموو کاک عەلی یارە باش زۆر سپاس کاک عەلی وارد باش فەرموو سپاس بۆ بەرنامە جوانە هەڵت بشار زۆر سپاس بۆ تۆش دەستخۆشیت لێ دەکەم من پێم وایە ئەو ناوچانە ناوچەیەکی کێشە لەسەرە نەک ناوچەیەکی ئەو تۆ بێت دیارە ئێستا لە شەڕی ڕاگەاندنە بڕیارێک دنیا شەڕی ڕاگەاندن بوەسێتەوە لە بینی هەردوولادا ئەوە شتێکی دڵخۆشکەرەیە دڵنیا بە سیاسەتی کورد و بەڕێز جەنابی مام جەلال و کاگمەم کە ئەو قسانەی کرد دیارە بۆ خۆی چەند ساڵێکە بێژین ئێمە لە 2003ەوە پێکێنانمان ڕۆیش و پێمان ڕۆیێدە ناو بەغداوە و ململانی سیاسەتەکەین ئەبێت حسابی 2003 بکەین بۆ خۆمان کە ئێمە بتوانین لە 2003ەوە پێکی بێنینەوە ئەو شوێنانەی کە کوردستانیە پێشە خۆتان دەزانن پیاو نەبوو لە ملەکەی کفریەوە بڕاتە ئەو دیوە
ئەو حقیقەتی ڕاستیە بۆ ئێوە دەدەهێنم ئێستا ئێمە خۆشبەختانە بڕۆ لە سلێمانی هەولێر دوهۆ ئەڵێ چوارپارچەی کوردستان عەرەبی تایە بەغاش هەمان کات کوردی تایە ئێمە کێشەی خۆمانە لە بەغداد چارەسەری بکەین کاتمەم خۆشی سەر بەلایەنێک بێت ئایا باشە بچوتنەوەی گۆڕان و دەیانی کەسی وەکو بچوتنەوەی گۆڕانیش لەوێ نین هەرێکێتی پارتی لەوێن سپاسان دەکەم و ئێمە دڵنیاتانەکەینەوە شەڕ لەسەر بستێکی کوردستان دەکەین دەست بۆ کەسی دەست بۆ گەلی کەس ڕاناکێشین دەست بۆ خاکی کەس ڕاناکێشین وەکو پێشمەرگە ئاسایەک چۆن سەدام حوسێن وتی پێشمەرگە دروست بەڵێ سپاس بۆ کاک عەلی لە کەلارەوە فەرمان لە هەولێرەوە فەرموو کاک فەرمان برنامەکە لێ دەکەم زۆر سپاس کاک فەرمان فەرموو بەڕێزی بەنسبەت کێشە ناوچەلەسەرەکان من کاتێکی ئەم کوردستانە و بەڕاستی یعنی وەسی پێشمەرگە دەبینم کە لە جێنا کورکانە یعنی ئەوە جێگای دڵخۆشیە منیش وەکو لەکەیەک لە هەر لایەنێک بووی یعنی وەکو دەربارەی خۆم بەحسی ئەو نوع دیانە دەکەم یعنی بەڕاستی درم پێ دەبی وەکو پێشمەرگە لە هەموو جێگایەکان بە ئومێدێکی زۆرەوە بە گورتینێکی زۆرەوە یعنی دڵخۆشن یعنی وەکو کوردیش سەرکردایەتی کورد بارزانی تارەبانی موقفی جدیان هەبی بەنسبەت ئەم زیانە وەکو پێشمەرگە هەر کاتێکە بەچی ڕسمی دەردەکرێتن و دەبی موقفیان هەبی لەو زیانە من هەر کاتێک کە پێشمەرگە هێشتم بە خۆم دەگریە یعنی بەڵێ کاک فەرمان ناتوانم هەست نییە ناتان سبرێ کەواتە زۆر باشە بەڵێ هەر کاتێک بڕیارێک دەدەم بڕیاری جدی بیتن پاشە کشە لە بڕیارەکانیان نەکەن بە جدی هەوڵدەن یعنی هەموو کاتێک دڵخۆش دەبین یعنی وەکو کورد دەبی موقفمان هەبیتن چ پێشمەرگە بیت هەر تاکەی ئەم کوردستانە وەکو بە جەنابەت کە بەرنامەکەت پێشکەش دەکەی جێگای دڵخۆشیە سەربرندیە شانازیت پێوە دەکەم و بەرنامەکەتانەوە زۆر سپاس دەکەین کاک فەرمان بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەشت کاک فەرمان لە هەولێرەوە بەڵێ لەسەر هۆڵ کۆمەڵاتی فەیسبوک گۆران ئازاد لە دانیمارکەوە دەڵێت بە بڕوای من مەسعود بارزانی یاری بە دەستوری عێراق دەکات و بنزین دەکات بەو ئاگرەی کە لە عێراق کراوەتەوە من پێم باشە زیاتر ئاگای لە قسەکانی بێمە تێبینی گۆران ئازاد بوو لە دەنیمارکە وەکو خۆی خوێنمانەوە حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید ئەو کاتتان باش لە هەولێری ئایتەکتەوە زۆر سپاس دەکەین کاک حەمید فەرموو من سەرەتا دەمێ ڕوونکردنێ بڵێم دواتر لەسەر ئەو وەزعەت قسە بکەم بەڵێ دیارە عێراقی نییە پێویستی بە عەقڵیەتی نوێیە یعنی ئەوە مەسەلەیەکی عەرەبی هەیە دەڵێ ئەسپمان دەست ناکەوێت بۆیە تاژیمان دەر کردووە یعنی تۆ بینی لە زیاتی خەڵکانی دیموکرات و تەکنۆکرات خەڵکانی پسپۆر خەڵکانی ئەکادمی دێنی خەڵکی ئەفکاری تایفی و مەسەبی خێڵەکی بە زێما بخەیتە شوێنی هەتا بە ئایدۆلۆژیای شەخسی بخەیتە ناو بەڕێبەرەتەکانەوە بخەیتە ناو پەرلەمانەوە بخەیتە ناو حکوومەتەوە تۆ چۆن دەتوانیت تعامل لەگەڵ وەزعەدا بکەیت یعنی بەڕاستی کاتی ئەوە هاتوونە ناو پەرلەمانی عێراقدا معارەزەیەکی ئیزابی دروست بێن لەرە کوردەکان لەگەڵ لەرە عەرەبەکان یعنی لێر دەست کرێت بە تەختەکسان و بایکۆتکردن سەربارەت زۆر باشە کاک حەمید لەسەر بڕیارەکە قسە بکەین کاک حەمید ئەگەر لەسەر بڕیارەکە قسە بکەین کە بە شێوەیەک سیر دەکرێت یاخود دەوترێت نادەستوریە بەو شێوەیە تا چەند ئەم بڕیارە پێت وایە کاردانەوەیەکە یان وەک هەندێک دەڵێن گرنگەوە پێویستە و پەیوەندەکانی پێشوش بەو شێوەیە باسییان کرد کاکە دەستور شتێکە وەکیانە شتێکە ئێمە لە ئەوەی لە دەستور دانووسراوە پێی رازین بەڵام وەکو ئەوەی کە ئێمە بەڵێ ئیسلامین بەڵام عەرەب نین ئێمە تورکمانین عەرەب نین فارسین عەرەب نین پاکستانین عەرەب نین دەبێ بزانن کە ئێمە کوردین و موسڵمانین و لەو خاکە لەدایک بووین ئەو خاکە نیشتە جێمانە یعنی ئایا ڕازی بوون بە قەزا و قەدەری خوا بە قەزا و قەدەری خوددا گوناحباریە یعنی ئێمە بۆیە شەرمەندین ئەو منتیقانە کوردستانین کاکە هاوار دەکەم مێژوو شاهیدە کاکەوە کوردستانیە داوای جیابوونەوەشمان نەکردووە داوای پێکەوژیانمان کردووە یعنی وەکو دەڵێن تەکشەکە هەمان تەکشە بەڵام ئەوەندە نەبێ دەستکەکەی کورتترە بەڵام کاک حەمید پرسیارەکە بە شێوەیەکی تر کاک حەمید پرسیارەکە بە شێوەیەکی تر بەرپرسانی هەرێمی کوردستان بەغدا تۆمەتبار دەکەن بە پێشێلکردنی دەستور پێت وایە گۆڕینی ئەو دەستەواژەیە پێشێلکردنی دەستور نییە؟ ئەوەی لەناو دەستور دانووسراوە
لەگەڵ یەکپارچەی خاچی عێراقدا بەڵام ئەم هەرێما بارێنی فدرالی یعنی قانونی یاسای فدرالیمان هەیە بەڵام تۆ دەستەوازەیەکی یعنی نامەنتیقی بەکاردێنی دەیکەیە باکووری کوردستان یان ناوچە جێناکۆکەکان یان ناوچە نازانم چی تۆش لە بەرامبەردا هەڵۆز وەردەگری دەڵێی ناوچە کوردستانیەکان بەڵام ئەگەر بۆت و پابەندم بە دەستوریێمە لەگەڵ پێکەوەژیانی گەلانی دژمنی گەلان نین یعنی ئەوە هەولێری پایتەخت کاکە دنیا عەرەبی تێدا شیعە سنة إيراني تركياي عربي شو دري زور باشا هیچ شێکمان نییە ئێمە بەڵێ سپاس زۆر سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە سەردار لە سلێمانی فەرموو کاک سەردار زۆر سپاس کاک سەردار زۆر سپاس دەکەم فەرموو شوانجان بەنسبەت تەوارەکەتەوە من دەستخۆشی لە سەرۆک مەسەدەردانیەکەم بڕیارێکی زۆر چاکی لە شوێنی خۆیانەوە ئەگەڵێ مالیکیاڵێ بڕیارەکەی کاک مەسەد دەستوری نییە بڕیارەکانی مالیکی دەستوری نیە چونکە ئەوە لە 2007 ئەو ناوچانە بگەڕانە سەر کوردستان و ڕاپرسی تیاکرایە بەڵام خۆی ئەچێتە ئەوێ ئەڵێ ئەمانە ناوچەی تێکەڵاوە ئەی ئەگەر ناوچەی تێکەڵاوە ئەوەی ئەو دەستوریە معناوە کە ئەوی ئەوش دەستوری نیە ئەگەوی سەرۆک بەردانی بەڵام کاک سەردار قسەکە لەسەر ئەوەیە کە قسەکانی نوری مالکی تەنها قسە بوون و لێدوان بوون بەڵام ئەمەی ئێستا کە باز دەکرێت ئەمە بڕیارە شوانجان خۆ با عرضەکەم دەستوری باشە خۆ مادەی سەوچل لە ئەوا لە 2007 تاوە بکرایە خۆ ئەو دەستوری نەبوو کاکە بەڵام ئێستاکانە کاک مام برهانخانی کە لەنەوەی شاعری نەمەد مامۆستاخانی ئاوا دەستخۆشی لە سەرۆک بەرزانی گرتایە نەک ڕەخنەی لێ بگرتایە بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم شەوێکی شات سپاس بۆ پەیوەندیەکەت دایکی هەڵۆ لە هەولێرەوە بەڵێ دایکی هەڵۆ گوێمانە دەنگتە فەرموو سپاس کاکەجیان دەستخۆشی بەرنامەکە یەکەم سپاس دەکەین بەڵێ براکەم با هەتا ئێوارە مالێکی قەراری خۆی باوچی ئەکاوچی ناکە ئەگەر ئێمە بۆ خۆمان یەک بین لە ناویەکە و ڕاست بین لە ناویەکە کاک مەسعود هەر کوردە و بۆ کوردستانیە و بام جەلار ئاینشت و کاک نەوشیروان و کاک محەممەد هەمووی ئەگەر ئێمە دەست لە دەست بین و قووەت لە خوا نەک مالیکی هیچ کەسێک ناتوانێت دەرەقەتی کورد بێت و بتوانێت جارێکی کە قەدر لە کورتکاتەوە بتوانێت جارێکی کە کورد ئەنفارکاتەوە بتوانێت جارێکی کە کورد زنە بە چاڵکاتەوە ئیدامی بکە کوڕەشی نەکەم من ئەوەنە ئەڵێم بە میلەتی کورد بە فڕانی کورد بە گەنجانی کورد ڕێزم بۆ هەموو تاکێکی کورد هەیە لە هەر شوێنێکی ئەو دنیایەن ئەڵێم دەست لە دەست و قووەت لەخوا کوڕم تۆ ئیسا خەڵکی سلێمانی بۆ نمونە من هەولێریم بڵێم قسەیەک بە خەڵکی سلێمانی بڵێن تۆ پێ و ناخۆشە یا پێ و ناخۆش نیە تێگەشتی ئەجا ئەی چۆن ئێمە پێمان خۆش بێ جارێکی کە عەرەب بێتەوە بە شەڕەنگە قەیناکە لەسەر سەرمان ئەوە ئێستا کە ئەوانەمان جێکردێتەوە لە خاکەکەمانە و چاودێریان ئەکەین و لەگەڵ ئێمە ئەژین بە سپاسەوە قەیناکە ئێمە میلەتێکی دڵپاکین میلەتێکی دڵسافین میلەتێکی بەڕێزی ڕێز لە هەموو تاکێگەگرین لەو دنیاە لە هەموو دین و دیانەتێگەگرین لە دنیا زۆر باشە دایکی هەڵۆ بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک جیهاد ڕۆستایی دەڵێت من پێم وایە هیچ جیاوازیەکی وای نییە مەبەستی دەستەواژەکانە دەڵێت ئەوەی گرنگە گەڕانەوەیانە بۆ سەر هەرێمەکان و خزمەتکردنێکی ناوچەکانە بۆ ئەوەی ئەو خەڵکانە ئینتیمایان بۆ خاکەکەمان زیاتر بێت بە پێچەوانەی ئەم تێبینیە بنار شارە زووری دەڵێت بەڵێ ناوچە کوردستانیەکانە نەک ناوچەی جێناکۆ کەروەها کوردوەڕەحمان دەڵێت لە سویدەوە تێبینەکەی نردووە دەڵێت بە خاڵێکی زۆر چاکی دەزانم چونکە لە بەرژەوەندی کوردایە و دەستخۆشی لە بەڕێزتان دەکەم سپاسی دەکەین هۆشمەند لە هەولێرەوە فەرموو کاک هۆشمەند زۆر سپاس کاک هۆشمەند وڵای کاکەگیان سەرنجێکم هەیە بەس پێش سەرنجەکە دەستخۆشی و دایش بۆ کاک عارف قوربانی کە دنیامان لێ بوو جەنابی پێشتری ژەم پرۆژەی تەقدیم کردووە و دەستخۆشیش بۆ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی کە پەسەندی کرد و کردی بە بڕیارێکیش ینی بەڕاستی دەبوایە وەکو کاک عارف قوربانی وتی دەبوایە زووتر ئەو بڕیارە بدرێت ئەو جێگایانە جێگەی کوردستانین خاچی کوردستانە پێویستی نەدەکرد کاکە ئێمە خۆمان بۆ خۆمان کردە باوەشی حکوومەتی عێراقیەوە ئینا ئێمە لە ساڵی 92 ئەو جێگایانە هی ئێمە بوون یعنی ئەوە یعنی ئەگەر مەسەلەکە وای لێ نەهاتە ئێمە پێشتر ئەو شوێنانەمان دەگرتەوە حکوومەتی عێراقی و کاتە حکوومەتێکی زەعیفیش بوو ئێمە دەمانتوانی زۆر بە ئاسانتر کە ئەو شەڕێکی ئێستا دەکەین ئەو کاتمان کردایە ئەو شوێنانە ئەو شوێنی ئێمە بوو گرتبوومانەوە ینی بەداخەوە کە ئەگەر هەڵەیەکیش کرابێت لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە ئێمە دەمانتوانی لە 92 شوێنانە ئازاد بکەین ئێستا نەگم
کابرایش وەکو مالیشی بێ گێ چەڵمان پێکا سەرنجێکم لەسەر بەڕاستی بزوتنەوەی گۆڕانە بە هەموو کایەکانیەوە بەوانەی کە لە بەغان ئەوەی کە لە ناوخۆی یاریمی کوردستان کار دەکەن بە سیاسیەکان و غێر سیاسیەکانیشیانەوە ینی گوێمان لە یەکشت دەبێت لە هەموو دیدار و چاوپێکەوتن و سیمینار و لە هەموو شتەکانیانە گوێمان لێیە کە ئەوان دەڵێن مەسەلە نیشتیمانیەکانە وای لە ئێمە کردووە چوینەتە ناو بازنەی دەسەڵاتەوە ینی تا ئێستا ئەوان دان نانێن بەوەی کە بەڵێ ئەو کێشەی ڕەوای کووردە کێشەی حەقە دەسەڵات ڕاست دەکات بارزانی و پاڵەوانی کێشەی کوردستانی بۆیە ئەوان لەسەری بەجواب هاتوون و داخۆشی لێ دەکەن و مساوەمەی لەسەر ناکەن تا دوێنێ بوو دەیان و بارزانی و مالیکی کێشەی شخصیان هەیە ئێستاش ئەوان وا بیر دەکەنەوە کە کێشەی شخصیە ینی بەداخەوە بزوتنەوەی گۆڕان پێم وایە لەم هاوکێشەیە بەشدارە ینی لەم قەیرانە بەشدارە لە سەر وتارەکانیانە لە مانشێتی شاشی تەلەڤیزیۆنەکانیانە دەیبینم دەڵێن چاکسازی ناوخۆ کۆتایی بە دەستپێکی قەیران ینی قەیران لە قەیرانەکە بەشدارن بەداخەوە ئەگەر وا بێ زۆر بەداخەوە ئەوەی دەیکەن ئەوان ئاستی سار دەبێکتن قەیرانەکانە دڵنیام وەک ئەوە ڕێی شخصی خۆمە بەشدارن لەو قەیرانەی کە مالیکی دروستی کردووە. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت ماڤیار لە سێ سادقەوە. ئێوارە باش کاکسوانی بەڕێز زۆر سپاس کاک ماڤیار فەرموو. من دەستخۆشی لە کاک مەمی بەڕێز دەکەم بەڕاستی وتەکانی زۆر جوان بوو ئەو قسانی کاک مەم کردی ئەگەر لە 2007 تا دوو کەسی وەکو کاک مەم بیان کردایە ئێستا تێ ناوچە دابنراوەکان هەمانە سەرهەڵمی کوردستان بوون ئەم وڵاتە پێویستی بە چوار کەسی وەکو کاک مەمی بەڕێز هەیە من نازانم ئەو خەڵکە تاقی مێشکی ناکاتەوە تاکە لە شتەکان تێناگات وازام دیسانەوە باسەکەین وێرەشمان باسی جەناوی سەرۆکە جەناوی ئەگەر قسەکانت پێ نەبڕی کاکسوانی بەڕێز وازام جەناوی سەرۆک فەریق وەکو برنج و فاڵسولێ لێ هەموویێتە لە ماڵەکانی خەڵکی کوردستانە وای لێ تو هەرێمی کوردستان ساڵێک دووسێ ڤایرۆس ڕووی تێکات ئەگەر لەبیرت بێ لە 2008 و 2009 ڤایرۆسی ڕووی تێکردبووین ئەنفلۆنزای باڵندە و ئەنفلۆنزای بەراز بوو کەسیش نەیت کەسی هیچی لێ نەهاتەوە لە 2012 ئەنفلۆنزای کولێرە و نووری مالکی و ئەنفلۆنزای هێزی دیجلێ ڕووی تێکردوین من نازانم تاقیم کێشانە چارەسەرەکرێ من نازانم سەرۆکی ئێرەم تاقی بڕیادەرەکان بەڕاستی بڕیارەکانی هیچی لە جێ خۆیان نییە ئەبوو بڕیارێکی سەر دەریەکە ناوچە کوردستانیەکان ئەگۆڕە بۆ ناوچەی کوردستانی ئەبوو 2007 دەری کردایە من داواکارێکم لە بەرزت هەیە ئیتر تۆزێک ئەو بابەتە بگۆڕن تۆزێک بابەتی نووری مالکی و هێزی دیجلە بخەنەوە لەوەکەی باسی کێشەی کۆمەڵاتی وڵاتەکەت بکەیت کاکسوانی بەڕێز لە ناو شاری سلێمانیە لەمەوەی ئەم هەفتەیەوە دوو گۆنجی قوربەسەر کوژراوە کەس نازانێت لەسەرچی کوژراوە ئەگەر کەمێک باید بۆ بدەی من مەمنونتە بم ئەگەر کەمێک لێکۆڵینەوە لەو بارەی بکەی من مەمنونتە بم زۆر دەستخۆشی دەکەم و سپاس دەکەم. زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرۆکی کۆمەڵاتی فەیسبوک ڕابەر کازم دەڵێت بەڕاستی من هیچ بەدڵم نییە بێ ئەوەی تەنانەت پرس بە کەسێکی زمانەوانیش بکات ئەم بڕیارەی دەرکردووە ئەگەر وا بێت دیاربەکر و قامیشلۆ و کوێ دەگرێتەوە بۆیە وەک زۆر لە بڕیارەکانی تری ئەمەش هەڵەیە سعید شوانی دەڵێت تەنها پرۆپاگەندەی سیاسین لەگەڵ ڕێزمدا بۆ کاک مەسعود بارزانی سەرۆکی هێرم مالکی هێشتا بەو ئەقڵیەتەی پێی وایە دەتوانێت چۆک بە کورددا بدات هەروەها بنار عوسمان دەڵێت هەر ناوێکی هەبێت فەرق ناکات چونکە نەیانتوانیوە تا ئێستا بیگەڕنەوە بۆ سنووری کوردستان بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان ماکوان ئەسعەد دەڵێت دەستخۆشی لە جەنابی سەرۆک دەکەم بۆ دەرکردنی ئەم بڕیارە بەڵام دەبوو زۆر زووتریش بڕیاری وە دەربکرێت و پێویستیشە هەموو لایەنە پەیوەندیدارەکان پابند بن بەم بڕیارەوە هەروە دڵگەشت ماهیر دەڵێت لە دهۆکەوە تێبینەکەی نردووە دەڵێت بڕیاری سەرۆک بڕیارێکی زۆر لە جێگای خۆیدا بوو و دەبوایە زۆر زووتریش ئەو بڕیارە دەربکردایە چونکە خاکی ئێمەیە و مێژوو جوگرافیاش ئەوە دەسەلمێنێت پەیوەندیەکی تر لەگەڵماندایە باوکی ئەردەڵان لە سلێمانیەوە فەرموو باوکی ئەردەڵان. کاکی جان منسبەت ئەو بریارەی جەنابی سەرۆکەوە بەڵێ بەدڵ و بەجان و بەخێن پێشوازی لەو بریارەکەین و ئەوایە زووتر جەنابی ئەو بریارەی دەربکردایە و دەستخۆش. بەڵێ باشە گیان بەڵێ باوکی ئەردەڵان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سالار لە کەرکووکەوە فەرموو کاک سەلار. سۆری قوربان باشی زۆر سپاس کاک سەلار. کاکە جان وەڵام من دەستخۆشتان دەکەمەوە بەنەوەکە زۆر سپاس دەکەین. من بەرزبەت خۆمەوە وەکو کەرکووچیەک ئێمە هەموو باجە کە ئەیدێن قوربانی ئەمەی دەستی ئەمە یەکەم جارێک کاتی خۆی کاک مەسعود ئەو تارخاشمی داڵدەدا هەر ئێمە باجەکەیماندا کە وەزیری تورکیا نارد بۆ کەرکووک هەر ئێمە باجەکەیماندا ئەم جارش ئەم ڕووقاتە بەڕاستی زۆربەی من واستەکەم ئەوان زۆر دەست پێشکەن ئێستا دوێنێ جای مام جەلال ئەو بنەی ڕاگەاندەی
کە کردەوە بەڵام ئەم هەمیسان بەو دوو کەلیمەیە هیچ شێژەکان حەل نابێت ئەگەر ئەو ئیتر ئەمانە بەڕاستی من وایە بینم زۆری خەتاکان لەوانەوە نەک لە مالیچیەوە. سپاس زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندەکەت سیامەند لە سلێمانیەوە. ئەڵێ ئێوارەتان باش؟ ئێوارەت باش کاک سیامەند فەرموو. کاکە سپاسمانەیە بۆ بەرنامەکەتان لە جێ خۆیەتی. زۆر سپاس. بەڕاستی سەبارەت ئەمە یانی هەر لەو کاتەی لە دوانەکانی بەڕێزمەکرد بەرزانی بڵابوویەوە هەموو کەس دەزانێ لە مادەی فەوچلا تەبعاً بە شێوەیەک ناو هاتووە و ناوچە دابڕاوەکان بڵێن ئەوەڵێ کێشە لە سەرەکانە مەڵێ کوردستانیەکان یعنی من شخصی خۆم لەگەڵ بیرروبۆچوونی جەنابی سەرۆک بەرزانی نیم لە چیە لە هەندێک شتا کرد لە یانی ئیمانم بە مەبداکەی نییە بەس ئێمە وەکو کوردێک یعنی حقا زیاتر نەچینە و گوارە و ئەمە کێشەی دەستوریەوە ئەمە کێشەی یاسایە یانی مادەی فەوچر پێم وایە ئەسڵەن ڕەواجی نەماوە ئەبێ خەڵکی کوردستانەوەنە دڵسافانە بیر لەوە نەکاتەوە کاکە لە مادەی فەوچلا هەندێک فەقەرەی شتی تایە ئەبوای ئەوانە زووتر جێبەجێکرایە ئەبێ لە ماوەیەکی کورتاوە جێبەجێکرایە بەڵام بەداخەوە بەعزێ نووسەری لای ئێمەیەنێ ساڵێن کە گوایەوە لادانە لە دەستکا کە لە سیاسەتدا لادان نییە یعنی من پێم وایە لادان ئەگەر لادان بێ لەسەر مەسەلەی کەرکووک هەر چۆرە لادانێک بکەی من بە عەسڵەن بە لادانی نازانم. زۆر باشە کاک سیامەند. ئەمە بەم شێوەیە پرسیارەکە ناکەم کە ڕای خۆمان تێکەڵکەین لە پرسیارەکانە بەڵام باس لە هەردوو لایەن دەکەین ئێمە لە بەرامبەر ئەوەی کە نووری مالکی دەستەواژەی ناوچە تێکەڵەکانی بەکارهێنا سەرۆکاتی هەرێم بۆ شێوەی وەڵامی داوەکە نادەستوریە لە ئێستادا پێتوانیە ئەمە بیانوویەکی بەهێز بێ بەڵگەیەکی بەهێز بێ بۆ نووری مالکی کە بڵێت قسەکانی یاخود بڕیارەکەی ئێستای سەرۆکی هەرێم نادەستوریە لەگەڵتان بۆەوەیە بەو شێوەیە کە بیر بکەیتەوە ئەمە لە کاتێکدا کە ڕێکەوتن کراوە لەسەر ڕاگررتنی هەڵمەتەکانی ڕاگەیاندن وایە ڕاستەکەی بەڵام تۆ ئەگەر بیرکردنەوەکەمان ئێمە بەو شێوە بێ ئەبێ هەموو گەلی کورد سەرکردەکانی کورد هەمویان ڕخنەی خۆیان بن لەسەر ئەوەی کە ناوچەی کەرکووک و داینەکانیان خسووەتە نیقاشەوە مناقەشەوە لەگەڵ حکوومەتی عێراقیانی ئێمە نێن بڵێن ئەمریکیەکانێن لێرەی نەکەن و ئەڵێن ئەمە لادانەکە ئەسڵەن ئێمە ئەبێ خۆمان مادەی فەوچل بەوە بکەین کە تەعویزمان لە بەشێ لە کوردستاندا وا بیر بکەینەوە ئیتر بیر لە مەسەلەی یاسایی و دەستوری و ئەمە لە یاسایە ئەبێ ئێمە ئەبێ سەرکردەکانی کورد بێنە سەر تەلەڤیزۆن بڵێن بەڕاستی ئێمە خیانەتێکی گەورەمان کردووە کە کەرکووک و ناوچە دابڕێوەناوەکان یاسایەکمان مادەیەکمان بۆ دەرکردن یعنی ئێمە خۆمان نەزانی شۆڕشەکانی پێشتر هەموو تعویزدان لەسەر کەرکووک نەبووە هێنا کوردستان ئێستا دەوڵەت زۆر باشە کاک سیامەند. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە ناوچەی سۆرانەوە فەرموو کاک محەممەد. ئێوارە باش زۆر سپاس کاک محەممەد. ڕێزم بۆ تۆ بۆ کارمەندان زۆر سپاس دەکەین سپاس من دەستخۆشی لەو بڕیارەی سەرۆک بارزان دەکەم کە دەری کردووە بەڵام من تێبینێکم هەبوو بۆ ئەو بەڕێزێکە لەسەر تۆڕی فەیسبوک دەڵێت کاک مەسعود بارزانی بە ئاگای لە قسەکانی خۆی بێ هیوادارم ئەو بەڕێزە ئاگای لە قسەکانی خۆی بێ چێوەکو کاک مەسعود بارزانی لە خەمی کوردایە هیوادارم ئەو قسانەش دووبارە نەکاتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت فەرمان لە کەرکووکەوە فەرموو کاک فەرمان. ئەو کاتە باش زۆر سپاس کاک فەرمان. بەڕێزی وەڵام من گۆڵ هاوڵەتی شاری کەرکووک دەستخۆشی زۆر چاواکە کاک عارف قوربانی باسەکەم بۆ ئەو بڕیاری کە کردێ بەردەست سەرۆک بەرزانی من لێرە سواڵێ بۆ هاوڵەتی شاری کەرکووک دەڵێم دەستخۆش سەرۆک بەرزانی بەس بەڕاستی تو دڵسۆزی کوردستانی منەڵێم ئەو هاوڵاتیانی کە ڕخنە لە کاک مەسعود دەگرن سەریاندا لە تاشەبەردەکانی قەندیل سەریاندا لە تاشەبەردەکانی خواکوڕ سەریاندا لە کاک فەرمان با بەرامبەر بە هیچ کەسێ بۆ شێوە قسە نەکەین با نەبێتە وەڵامدانەوەی یەکتر تکایە کاک فەرمان فەرموو پێت نابڕم فەرموو بەڵێ ڕێزی منەڵێم دەستخۆش بەس بە زمان بەدەم دوو ئیشەڵڵا کوردستان ئەگەڕێنیتەوە ئەگەیتە دەوڵەتێکی سەربەخۆ بە پشتیوانی خۆی گەورە و بە هەموو دڵسۆزانی گەلی کوردستان منەڵێم زۆر بەداخەوە ڕۆژنامە نووسێکە تاورە کارمەمەندا ئەڵێت مالکی لە 2007ەوە دەستوری ڕسوا کردە دەستوری کردە خەمتەنەگەز بڵەوە مالکی ئەو زەنامە نیە بەس هەندێک 4 ڕۆژنامە نووساوە خەبەری بۆ من خەبەری بۆیانن منەڵێم دەست خۆش بۆ بەرنامەکەت کارشوانگیان کاری خۆش. سپاس بۆ پەیوەندەکەت. محەممەد ئوسوود دەڵێت بەڵێ قسەکەی جەنابی سەرۆک زۆر تەواوە کە دەڵێت ناوچە کوردستانەکان هەروەها گۆڕانخواز بەو ناوەیە دەڵێت من بە سەرۆکی هەرێم دەڵێم
بەسە ئیتر یاریکردن بە میلەتەوە میلەت زۆر لەوە هوشیاترە کە ئەو مالکی یاری پێوە بکەن. ڕێبین عەباس دەڵێت بەڵێ زۆر گونجاوە ئەگەر ئێمە بمانەوێت کوردستانی بوونی ناوچەکە بسلمێنین دەبێت وا بوترێت. عوسمان لە سەی سادقەوە فەرموو کاک عوسمان. کاکە بەڵێ کاک عوسمان. ئەو کاتت باش کاک شوان. زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک عوسمان فەرموو. وەڵی من بە هەموو پشگیری لە وتەکانی جەنابی سەرۆکەکەم. بەڵێ. بەڕاستی بەس یەک لێشم لە جەنابتان هەیە ئێوە هەست کەسێ باسی سەرۆکی هەرێمەکە ڕاستەوخۆ پەیوەندیەکەی وەرئەگرن یعنی یەکسەر پەیوەندیەکانی ئەچڕن تێگەی بەڵام ئەوانەی کە زدایەتی مالیکی ئەوانەی زدایەتی کورد ئەکەن ئێوە ئەچن. کاک عوسمان هە پێش دوو خولەک من وتم نامەوێت ڕای خۆمان تێکەڵکەین بە پرسیارەکان بەڵام ڕای هەردوو لا دەخێنە ڕوو لە تۆڕە کۆمەڵاتەکانی فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتەکانی تر ئێمە ئەگەر ئاماژەماندا بێ بە ئەو شتانی کە تێبینەکان بۆمان هاتبێ وەکو خۆی خوێنمانەتەوە تەنانەت پێش پەیوەندێکی جەنابەت سێ تێبینی لەگەڵ ئەو بڕیارەدا بوون خوێنمانەوەکو خۆی زۆر جار ناچارم ئەوە بەکاربێنم کە دەڵێم وەکو خۆی خوێنمانەوە و هەموو ئەگەر بەباشی سێری بەرنامەکەت کرد بێ لە سەرەتای بەرنامەکە تا ئێستا زۆر لەو کەسانی کە پەیوەندیان کرد لەگەڵ ئەو بڕیارەی سەرۆکی هەرێم بوون ئێمە پێمان نەپشرانەوە ئێمەش هەماشیەوە پشگیری لە داواکانی جەنابی سەرۆکی هەرێمەکەین دەبوایە ئەو شتە زووتر بکرایە شوێکی شاد بۆ توێژی وادارم ئەوانەی کە لەسەر جەنابی کاکمەزۆ قسەیەکەن نەبڕی ئێستا پەیوەندەکەی جەنابتمان نەپشران نییە؟ نەوەڵڵا زۆر سپاسانەکەم قوربان. سپاس بۆ پەیوەندەکەت لیزا لە سلێمانیەوە. زۆر سپاس لیزا خان فەرموو. کاکشان سەرتا بەر لە هەشتێک ئەڵام تکایەت کە وەکوم براگرێت کەس خۆماماش دەکرد پەیوەندیی قەی ناکات قسەیەکەن سەر و سەرچاو بەڵام لەگەڵ ڕێزم بۆ کاک هۆشمەند کە تەلەفۆنی کرد گۆڕان ئاسمی سار ناکوتێ گۆڕان لەگەڵ مالیکیانە من دڵنیاتانەکەمەوە گۆڕان ئەوە نییە کە ئەوانەی تێگەشتون بەڵکو تەنها لەبەر مافی میلەت بەڵێ لەبەر بەژەوەندی نیشتیمانی چۆتە ناو پەرلەمان و لەگەڵ هەموو ئەمانە شاڵم پێویست ناکات سەرۆکی هەرێم بڕیارێکی لەم شێوەیە با لەبەروی لەدڵی هەر تاکێکی کوردە تاکو شارێکی کوردستانی بۆ کوردستانیش ئەمێنێتەوە بەڵکو پێویست بوو لەم کاتەیە بڕیاری ئەوە بات کە ئەو داوانی کە کەمەندامان کردیانە بەجێ بهێنێ بڕیارێک بات بۆ پاراستنی کەمەندامەکان ئەو تا بڕیاریان هاو دوای دوو ڕۆژی کە دەمی خۆیان ئەدورنەوە سەرمەزاریە بۆ حکوومەتێک کە خۆی ژێرخانەکەی هەر هەمووی نەوت بێ میلەت لەسەر نەوت دانیشت بێت و ئەو تا لە تاو برسێتی لەبەر کەمی موچەکانیان کەمەندامان بڕیاری ئەوەن دەمی خۆیان بدورنەوە با سەرۆکی هەرێم بیل لە ئەوان بکاتەوە بیل لە کەم دەرامەتەکان بکاتەوە نێت بڕیارێک بات سەرلی هەموو تاکێکا هەیە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە چەمچەماڵەوە فەرموو کاک عەلی. ئەلو قوربان گیانم کاتت باش. زۆر سپاس کاک عەلی ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی. بەڵێ کاکە گیان دەستخۆشی بەردامەکە و لێ دەکەم. زۆر سپاس کاک عەلی فەرموو. من بەڕاستی و بە حەقەت بە هەموو شێوەیەک پشتگیری لە بەڕێز جەنابی کاک نووری مالیکی دەکەم بە بۆنەی ئەوەوە ئەم دوو دەسەڵاتداری خۆمانە میلەتیان فەوتان بەڕاستی کاکشۆن. بەڵێ کاک عەلی گوێمان لێتە. یعنی نازانم بەڕاستی بە حەقەت ئەمڕۆ خەڵکی فەقیر بەستیاچێوانە خەڵکیش دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن و تەلەفۆن و پەیوەندیەکەن دەستخۆشی لە بڕیارەکانی سەرۆکە پێینەوەمانە کاکە ئیشیان نێشتوە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت ینی بەڕاستی هەمویان کردوتە سەر وەزعی چەکداری و سەر وەزعی چەک بەشانەکردن یعنی تا ئێستاکە بیرمان لەوە نەکردوێتەوە قەڵەمێک بکەینە قەت خۆمانە و بە دیالۆگ دابنیشین لەسەر مێزی گفتوگۆ دابنیشین کێشەکانمان چارەسەر بکەین. بەڵێ سپاس بۆ کاک عەلی لە چەمچەماڵەوە ئازاد لە سلێمانیەوە فەرموو کاک ئازاد. ئەم کاتێ باش براکەم. زۆر سپاس کاک ئازاد فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم عەزیزەکەم. زۆر سپاس دەکەین. هیوادارین کە سەرۆکی بەڕێز دایمە هەر سەرکەوتوو بێت و دەستخۆشی لێ یەکەین هەموو کاتێک. هەچ کوردێک ئەگەر خاوەن شەرەف بێت ئەبێ لە کاتەدا لەگەڵ پێشمەرگەکانی کوردستان هەبێ ئێمە ناڵێن هی ئەملایەن و ئەولایەن و لە هەمان کاتیشا من ڕەخنەم هەیە لە بەرنامەکەی جەنابتان کە نزیکەی 7 دقە تا 8 دقە پەیوەندیەک حیز دەکەم لە پێناوی ئەوەیە کە چەند ناوێک لەسەر شاشەکە هێڵناوانێ بۆ ڕۆیشتنی سنتەکە وابزانام ئێوەش هەم
گەندەڵەکەی حکومت تەطبیقەکەنەوە براکەم زۆر لە سەنتی فەقیر و هەژارە ڕواوە. کاک ئازاد هەندێک کەس لە چوارچەوەی تەوەری بەرنامەکە قسە دەکەن بۆیە ناچاری نێمە پرسیارکەن یان قسەکان ئەگە قسێکی کرد بێت کە تا ئێستا نەوترا بێ پێش پەیوەندیەکانی ئەو ئێمە پرسیار دەکەین بەڵام هەندێک کەس لە چوارچەوەی تەوەری بەرنامەکە دەردەچن بۆیە ناچارین بە کورتتر ڕێگەیان پێدەن کە قسەی خۆیان بکەن بۆیە ئەوەیە کاک ئازاد هۆکارەکەی. ئەزیزەکەم ئێمە مەجموعەیەکی زۆر دانیشتوین ئەڵەن گوایە کە جنابیشان پەیوەندیتان هەیە لەگەڵ ئاسیا و تیجارەت دەکەن بەسەر خەڵکەوانێ لە هەمان کاتە. ئەرە ژماری ئاسیاشیتیان نییە کاک ناکە ئاسیا پەیوەندی ناکە بۆ کۆڕەکەکەوە زیاتر سنتی ئاسیاکە زیاترە ڕابەوە ئەزیزەکەم خۆ هینی سلێمانی لە 90 ئاسیای پێ باوشی من. هیچ پەیوەندیەکمان نییە و هیچ پرۆتۆکۆلێکمان نییە بەو شێوەی بێ کاک ئازاد. سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندیەکەت عەزیز لە کەلارەوە فەرموو کاک عەزیز. باشی بە قوربان. زۆر سپاس کاک عەزیز. قوربانم ڕێزێ وەڵا بەنسبەتم بڕیارەوە. بەڵێ. وەڵا ئەستەمە ئیمانم بە بڕیارەکانی سەرۆکی هەرێمە نییە. بڕیارێ تاکە کەس گیرانە جاحەت نایەوێ. دوایەوە شام چێدا بڕاوانەمە تاکو کەی کاک. ئەو مادەی 140 ئەوە نازان بڵێن چی کەرک و نازان چی. مانی تاکانە بڕیار بدە ئەوانە جاحەت نایەوێ کاک. بەڵێ کاک عەزیز هەندێک لە بەشداربووان لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بە شێوەیەک سەیری بڕیارەکە دەکەن کە ئەمە هەنگاوێکی باشە بۆ هەنگاونان بەرەو کوردستانی بوونی ئەو ناوچانەواتە بخرێنەوە سەر هەرێم. ئەمە ڕای هەندێک لە بەشداربووانە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. جەنابە دەڵێ هەر کەسی ڕای خۆیە بەڵام هەموو شتێ بەکردەوە حەساوە بە قسە حەساو نییە. بەڵێ. ئێمە ژیوادارین ئێمە ژۆک و کۆز وەکو کوڕە شەیدە من خۆم باوکم شەیدە. ئەگە بزانم بڕیارەکە ڕاستە هەتاکو گڵۆبی خوێنە بێنێ شەڕ لەسەر یەکەم. بەڵێ سپاس بۆ دوای بەیانی بڕیارێت لێ دەنە سپاس بۆ کاک عەزیز. سپاس بۆ کاک عەزیز لە کەلارە بۆی نەبێ بە قسەی خۆمان ئەو پرسیارەش. ڕاژان ئیقبال دەڵێت بڕیارێکی زۆر دروستە ئەم بڕیارە ئەوەندەی تر کوردستانی بوونی ئەو ناوچانە دەردەخات. بڵێ کاوا لە کەرکووکەوە؟ ئەم کاتان باش. زۆر سپاس کاکاوە. فەرموو. من لە وتەیەکی بارزایی ئەمڕۆ دەست پێ دەکەم کە دەڵێ ئەگەر کەرکووک ژێک تاکە کوردی دانەمێنێ هەر کەرکووک هەر کوردستانی و کوردستانی دەمێنێتەوە. بۆیە لە کەرکووکی دڵی کوردستانەوە بە هەموو هێزێکمانەوە پاپشتی داوتە کە جەنابی سەرۆکەکەی یەک دوو داوە لە هەموو کوردستانەکانەکەم ئێمە کەرکووکی ئەوە چاوەڕان لێ واکەین تکاتان لێەکەین لەگەڵمان نابن تکاتان لەگەڵ لێتانەکەین کە پاپشتان بن و بە وشەکانیش بوو بێ پاڵپشتی ئەم مەعانات و ئازارێمە بکەین. من بە جەنابەت ڕادەگەێنم بە هەموو کوردستانەکان ڕادەگەێنم ئێمڕۆ کوردە ناموسەیە ئێمڕۆ ڕۆژەیە کە هەموو کورد ئەبێ بە یەک دەنگ بە یەک ڕەنگ دوای سەرۆکەکەی کە شەرعەتی لە 1970 دەنگی کوردی بەدەستێناوە لە پاڵپشتی بێ وەڵاهی من نێکش بە جەنابتان بڵێم دەزانم جەنابی سەرۆک ئەو ڕۆژێک کە هات لای پێشمەرگەکان و تەشریفی هێنا زۆر بە ئازارە و باسی لە سەرمابوونی پێشمەرگە و ئازاری بوون کورد هیچ کاتێک دەستدرێژی بۆ سەرخاکی کەس نەکردووە کورد هەموو کاتێک مەزڵوم بووە. تکایەکە برانی کوردەکەم لە هەموو هەوڵاتانی خۆمانەکەم کاتان لێەکەم با خۆمان بەکەم نەزانین هەموو پارچی خاکی کوردستان بس بە برسی خاکی کوردستانمان هەمووی بە خوێنی ڕۆڵی کورد بووە بەسە باجارێک هەموو معانات و مەشاکیلمان هەموو گەندەڵەکان هەموو شتانی کە من و تۆ ڕەخنەمان لەسەری هەیە با بیهێڵنەوە بۆ دوایی با ئێمە چاوەڕێکن کە وەکو هەولێر وەکو سلێمانی وەکو دوهۆک بە خۆشی بژین بتوانین لەگەڵ مناڵەکانمانە ئێوارانێ دەست بین و پارتێکی بچینە ناوی بۆیە کاتان لێەکەم لە بەرنامەکەتان لە هەموو کورداواکەم پاپشتمان بن کە گوو بەجێ مەهێڵن زۆر سپاسی جەنابی سەرۆکەکەین کە کوڕی جەنابی سەرۆک برای جەنابی سەرۆک هەموو هێزە کوردستانەکان ئێستا لە بەڵێ کاکاوە سپاس دەکەین لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندیەکەت بەرزان لە حاجیەوە فەرموو کاک بەرزان. بەڵێ کاک بەرزان گوێمان لێتە فەرموو. ئەم کارە باش کاکشوان. زۆر سپاس دەکەین. کاکە وەڵا داوا لە مەسعود بارزانی دەکەم سەرۆکی هەرێم لە خۆڕا بڕیاری تاگلانە نەدا چونکە هەمووی لە زەرەتی میلەتی خۆمان تاوا دەبێ کە بڕیارێک دەدا با پرس بە کەسێکی برز بە کەسەشکەتر بکات کە خوێندەوارتر بێ کا مەسعود بارزانی هەر لە شاخی بۆ بڵێنەڵێن بۆ بڕیاری تاگلانە با نەدا لە خۆڕا چونکە نەوشیوانیش پێشتر پێی گوت کتی با بڕیاری تاگلان نەدا بەرە سەرۆکی هەرێم. بەڵێ سپاس بۆ کاک بەرزان لە حاجیەوە کە دوا پەیوەندیمان بوو لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هاوتەعالی دەڵێت منیش بڕیارەکەم پێ باشە هیوادارم هەمومان پشتیوانی و ڕێز لەو بڕیارە بگرین. بێوار ئەحسان دەڵێت
دەبواە کورد زووتر ئەم بڕیارەی دەرکردایە لە سەر ناوچە دابراوەکانی کوردستان بەڵام لە کۆتاییشدا بەڕێز سەرۆک بارزانانی هەڵوێستێکی بوێرانەی دەرکرد. ئەمجد حەمە دەڵێ من پێم وایە کارێکی باشی نەکردووە لە کاتێکدا جەرات تاڵەبانی هەوڵ دەدات بارودۆخەکە هێور بکاتەوە و شەڕی ڕاگەیاندن بۆستێنێت. بەڕێزان تا سبێنێ هەمیشە لە خۆشی دەبن.